سلااو لە کاربەرانی چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. بەڕێزان زۆر مەسێجم بۆ هات کە ئایا لە ئێستادا باشە کە ئێوە هەندێ میمکۆین بکڕن یاخود هەندێ توکەن کە ئێوە لە تەلێگرام پەیامی بوو من ئەنێرن کە چ کاتێک باشە بوو کڕن یا میمکۆینانە بە تایبەتی دۆچشی باو بێبی دۆ چەر وەکو دەزانن کە لە یەک دوو ڕۆژ سێ چوار ڕۆژی ڕابردوودا کەمێک نرخیان بەرەو بەرزبوونەوە چوو و بەڕێزان با یەکشتان پێ بڵێم ئێستا بازار زۆر ناجێگیرە. هەروەکو لە ڤیدیۆی تەحلیلی 3/4/2023 تەحلیلی مارکێتم کرد کە لەوێدا زۆر باسی ڕەنجەکانی چۆپیم کرد کە زۆر خەتەرناکن و ناجێگیرن بە تایبەتی بۆ بیتکۆین کە هەروەکو ئێستا دەچینە سەر چارتی بیتکۆین کە لە ماوەی یەک ڕۆژە ئێستا پێتان ئەڵێم کە چۆن بەرزبوونەوە و نزمبوونەوەیەکی ناجێگیری بەخۆوە بینیوە کە من پێم باش بوو لەم چەند ڕۆژەی بەڕاستی ئێمە بۆستین بۆ ئەوەی بزانین کە بازار لە چ ڕەنجێکە جێگیر دەبێ بە تایبەتی ئێمە لە ڕەنجەکانی چۆپی دەرباز ببین واتە کەندێلەکانی یەکسان کە زۆر خەتەرناکن بۆ ئەوەی بەڕاستی بازار بێتە دەستی ئێمەوە ئێمە بتوانین سیگنالەکانی باش لە چەنێلی VIP و هەندێکیشیان لە ناو چەنێلی یوتوب بەیوە بدەین. پێشەوەی بچینە سەر تایمفرەیمی یەک ڕۆژی بیتکۆین کە چۆن بەرزبوونەوە و نزمبوونەوەی بەخۆ بینیوە شکر بخوا بە ڕێزانم لەگەل ئەو بازارە ناجێگیرە شێمە هەر بەردەوامین بە دانانی سیگنالی باش کە 100% خێرتانە دەتێ لە ناو چەنێلی VIP ئێمە بەڕاستی ئێمە هەتا لە ناجێگیری بازاڕیش قازانج بەرەگرین کە ئەمە بەڕاستی شتێکی زۆر گەورەیە بوو کاربەرانی VIP چەنێلی تەلێگرامی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت کە بەڕاستی من زۆر خۆشحاڵم کە سیگنالەکانی ئێمە 100% بەڕێزانم 100% دروست دەرەچن و زۆربەی کاربەران لە ڕێی ئەو سیگنالانەوە ڕۆژانە کە دوێنێکە سیگنالەکەم بەیەوادا 3% تارگێتی خوارد 2 تارگێت بوو و 3% قازانجیدا ببورن. هەروەکو لێرانە کە ئاماژەم پێ کردووە بەڕێزانم لێرانە کە 3% پرۆفیت بوو لە ماوەی 2 کاتژمێرە تەقریبەی و ئەم ڕۆژ کە هەروەکو سیگنالێکی ترم بەیەوادا کەویش لە ماوەی 2 کاتژمێرە ببورن 1% پرۆفیت بوو و قازانجیدا. لەگەل ناجێگیری بازاڕش ئێمە قازانج دەکەین چونکە ئێمە زۆر متمانەمان بەخۆمان هەیە و گرنتیەکی 100% لە ناو چەنێلی VIP تەلێگرام بە ئێوە دەدەین. بەڵێ بەڕێزان لێرە چەنێلی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێتە کە من یادمۆین هەموو ڕۆژانی شەمە دووشەمە چوارشەمە و هەینی ڤیدیۆکانی سەبارەت بە کریپتۆکارنسی یاخود هەمان دراوی ئەلکترۆنی لەناو ئەم چەنێلە ئاپلۆد یاخود پەخشەکەم بۆ ئەوەی زانیاری وە لەبارەی کریپتۆکارنسی ببەمە سەرەوە هەروەها ئێوە بتوانن لە ڕێی ئەم چەنێلەوە بێ بەرامبەر دراوی ئەلکترۆنی و هەروەها دۆلاری ئەمریکی بەدەست بهێنن. گەر حەستان لەم جۆرە ڤیدیۆانەیە و بۆ ئەوەی ڤیدیۆکانی داهاتوو لە دەست نەدەن دەتوانن چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوڵای تەنیشش چالاک بکەن بۆ ئەوەی هەر کاتێکەمە ڤیدیۆیەک ئاپلۆد دەکەم یاخود بڵاوەکەمەوە یوتوب لە ڕێی نۆتیفیکیشنەوە ئاگادارتان بکاتەوە و یەکەم کەس بن کە بێن ڤیدیۆەکەم ببینن. بالێ بەڕێزانم هەروەکو لە ڤیدیۆیەکە باسی کە 3/4 بوو تەحلیلی مارکێتم کرد کە باسی ڕەنجەکانی چۆپیم کرد و کەندێلەکانی یەکسان کە بەڕاستی زۆر خەتەرناکن و ئێمە نابێت لەم جۆرە بازاڕی لەم جۆرە ڕەنجانەی کە ڕەنجەکانی چۆپین داخلی بازار ببین. هەروەکو دەچینە کە هەروەکو گوتم بیتکۆین تاسی لەسەر هەموو دراوەکانی ئەلکترۆنی و میمکۆینەکان و ئالتکۆینەکان دەکات. هەروەکو لێرانە چینە سەر تایمفرەیمی یەک ڕۆژەی بەڕێزانم هەروەکو لێرانە چینە سەر تایمفرەیمی یەک ڕۆژی بەڕێزانم کە چۆن هەروەکو دەبینن لێرانە بەڕێزان بۆ ئەوەی زیاتر بۆی ڕوون ببێتەوە کە لە 27,900ەوە چۆن ئێمە لێرانە ڕێنجی چۆپی دەبینین و تقریبەی کاندێلەکانی یەکسان کە زۆر خەتەرناکەم جۆرە بازارە. ئەمە تایمفرەیمی یەک ڕۆژیە بەڕێزان هەروەکو لێرانە دەبینن کە چۆن لە
27 و تماشا لیرانه بارزان تقریبا 28 یک جا شوی تاثیر بوی تا 28 و 200 تقریبا 300 و دیسانه و هاتی تا خواره 28 و 100 و ایمه دیسانه و لیرانه هر وکو دبینن که چون چوی تا 28 و نزیکه 700 لماوی یک روژا بارزان لماوی نک یک روژا چند کات جمیره که کم دا که بم شویه بازار بیت کوین براستی زور خطرناک و ناجیگیره بوی ایمه بریال لسروی نادن که آیا ایوه استا باشه هنده میم کوین بکرن یا خود نه زور ناجیگیره بازار بارزان هر وکو دیسانه و لیرانه بینن که ل 28 و 700 و لیرانه هر وکو رنجکانی چوپیه بینن که چون برزی و نظمیه که کمی بخواه بینی و لیرانه یک جادی سانه بو خواره و هاتوه که 28 و 300 اما همو لماوی یک روژا برزان سیری کن که بازار چند ناجه گیره و دی سانه و چوی تا 28 و 600 نزدیکه 700 و هر وکوه ساده بینن که لماوی یک روژا چون هاتوه 27 و 900 هیوادارم که تیگج من باسی چی اکم برزانم که براستی لماوی یک روژا بیت کوین ل 28 و 700 و استاحاتی تو 27 و 900 که براستی بازاره که زور ناجه گیره بوی من بریال لسروی نادم کاتی که و مسیجم بوانیرن که آیا استا باشه هنده آلت کوین و میم کوین بکرن یا خود نه ما ایمه چاوره دکن حتی که کمک بازار آسایی دبیتوه او کاتی من دتوانم لناو چنلی وی آی پی سیگنالی باش با ایوه بدم و هر والا ناو یوتیوبیش هنده میم کوین با ایوه بکرن و هول دیب کن ولا دهاتو دا زیادترین قازانج بوی و هبت ایتر هیچ نما سپاس که بیناریم ویدیوی بون همو تان بخوایی گابرس بیرم خواهیار و پناهی ایوه بید خواتان لگه